فەرموو. والله کاک دکتۆر من بۆیە هاتم بۆ لای جەنابێ چەند بەرنامەیەکی پێشووتریشم بینیوە کە لەخوا بەزیابێ زۆر کێشەی خەڵکە حل کردووە. منیش بەڕاستی ئەمێ چارەسەرێ بۆ ئێمەشدانی لە ڕێی بەرنامەکەت و چاوەڕی جوابی جەناب. کاک شێرکۆ گیان چارەسەر چییە بە قوربان؟ ئێمە لە بەردەم کەیسەکەین. ئەم هاوسەرە و دایکی سێ مناڵە، تۆ تەلەبەیەکتان هەیە لە 12 ینی 6 یاعدادی جاران. یەکەم شت تۆ لەم قۆناغەیە ئەبێ واز لەو زەختە بێنی ئەو فشارە لەم ژنەتی نەکەی بە قوربان ڕێگە چارەکانەمەیە. جارێ واز لە فکری ژنهێنانی دووەم بێنە، هەوڵی لەگەڵا بە با عیلاجەکانی بەردەوام بێ، لەلایەنی دەرونیەوە قسەی بۆ بکە، ڕێزی بگرە، با خۆشەویستی لە ناو خێزان، پشتی بگرە، داعمی بکە، سەپۆرتی بکە، وردە من دڵنیام ئینشاءڵڵا چاکە بێتەوە. کچەکەش لەو لاوە ئینشاءڵڵا ئەگەر لەناو ئەم خێزانەیە ئاژا و شەڕ و مەشاکیل نەمێنێ کە ئێستا هەتانە تەلەبەکە ئینشاءڵڵا کچەکەتان نمرەیەکی بەرزێنێ، ئەو کاتە چێتە کۆلێجێکی بەرز. لەم لاوە کچەکەمان مستەقبەلی نەفەوتە، لەم لاوە سەبر مانگی لەسەر هاوسەرەکە و کە وردە ئینشاءڵڵا چاکە بێتەوە. بەڵام با لایەنە سلبیەکە خراپەکەش دابنین کاک شێرکۆ، وای دابنین نەخۆشیەکەی هەر بەردەوام بوو. وردە وای لێکرد نەتوانێ ئەوەی کە ئافرەت بۆ هاوسەرەکەی یەکا بیکە. ئەو کاتە من دڵنیام ئەگەر لەکسەر عیلاجەکەی خۆشە بەردەوام بووی، وعدیەوە بەی من هاوکاری دەکەم، من برادرم هەیە ئەو نێرم بۆ لای کولفە هیچی واشی ناوێ، ئێمە توانین هاوکاری بکەین. وردە لەم ئیدمان و مادە مەشروبە ڕزگارێکا بە قوربان. بەڵام وعدیەوەمان بیتی تۆش وردە لە برادرە خراپەکان دوورکەویتەوە. ئەگەر تو ئەمە لەو لاوە کرد، ئەوە خێزانتە، ئەوە خەزوورتە، عەقڵیان هەیە، چاویان هەیە، ئەبینن. وردە وازی لە مەشروب خواردنەوە هێناوە، لە جیاتی 12 شەو بێتەوانێ لە حوتی ئێوارێ و لە ماڵەوەی لای مناڵەکانتی ئاگاو لە مناڵەکانتە، شەڕ و ئاژاوە نەماوە. من دڵنیام و بۆشیان دەرکەوتۆ کچەکەیان وەکو پێویست ناتوانێ پێداویستەکانی تۆ دابینکە. وەڵاهی لەو کاتەیە بڕوان ناکەم خەزورێ پارە و لێ بگرێتەوە هاوکاری و نەکات ئەگەر تەنانەت بۆ هێنانی ژنێکی تریش بێ. بەڵام ئێستا هیچ پاساوێک نییە بە قوربان کە پاڵ بە تۆ بنێ، هیچ دافعێنێ پاڵ نەرێنێ وا لە تۆ بکە واز لە ژنەکەەوە بێنی بە سێ مناڵەوە. و ئەگەر ئیمکانیتیش باش بوو خۆت ژنی دووەمێنی وڵێ من ڕازیم، بەس تەلاق شتێکی خاستن بۆ مناڵەکان بە قوربانی هەموو جارێ پێشە مشتە بیر لە مناڵەکەینەوە، چێ مناڵانە گوناحیان نییە، تاوانیان نیە تۆ باوکی بە قوربان، تۆ خستوتەوە هەر کتێبە خێری بکەی پەروەردەیکەی، ناکرێ بەهۆی حەز و ئارەزۆکانی تۆ مناڵەکانت بفەوتێنی. تخوا تەلەبەیەکی هەیە پۆلی 12 تەلەبەیەکی زیرەکە مستەقبەلێکی باشیە بڵێ وڵا سبەینە هەتی وێگەی بامە بیرکردنەوەی باوکە جان ئەمە چ عەقڵێکە؟ ئەی تۆ ژەونێ کچێکە هێنا ئەی خۆ کوڕیشە بێ کوڕەکەش کچێکی خەڵکە بات، ئەمە قانونی حیات و یاساکانی ژیانوە بە قوربان. ئەی خۆ کەس بەدیاتەوە دانانیشە، خۆمە دابەستنیە بەدیاتەوە دانیشێ مامرین ئەی چی بکات دوایەوە ئەگەر شووی نەکردوێ، ئەگەر کەسێکی نەبێ. ها کچی من فەرموو. ئەجا کاک دکتۆر ئەم باسی برادەرەکانێکە، ینی خۆشی لێ بپرسە برادەرەکانی یەکێکیان ئەنی ژنەکەی خۆی سووتان و برادەرەکەی تا ئێستا لە سجنایە، دانێکی تریان کچەکەی تووشی تاوانێکی گەورە بۆ لەسەر قومار، ئێستاش کەیسەکەی لە دادگایە حل نەکراوە. برادێکی تریان ینی کچەکەی لە قومارە دۆڕانە، ینی ئەمە بێ نانێ بخوات و نانێ بک بە خێر کە من نەمهێشتۆ کچەکانم ینی بەڕێ ئەوە بڕۆن تووشی خراپە ببن. ئەم هەر ئێمە بەم ڕێگایە بڕۆین، ینی حەزەکە ئێمە ژۆک برادەرەکانی بین. ئەم ینی لە بەروی من سێ کچم هەیە حەزەکە ئێمە ماڵمان لێ بشێ، ئەمان خۆیان ینی ئیتر وازانن کچ بە شێر نییە، ینی کوڕمان نەبوو ئێمە ئیتر ئێمە ژیانمان فەوتاوە لە ڕوانگەی ئەم و خەسوومەوە وایە. تەبەسە کاک شێرکۆ ئەمە برادەرە هەو بۆ بە قوربان، جامە برادەرەکانە ئاوا بێ، ئەبێ دوژمنەکانە چی بێ، ئەمە دۆستەکانە بێ ئاوا بێ، ئەویان کچی لە قومارە بدۆڕێنێ، ئەویان ژنی تەلاقا و ژن خۆی بسووتێنێ و لە سج نابێ و تۆشەوە تەوێ دەرەنجامەتەوە ئەتێ بگەیتەوە بە قوربان، تۆ باسی هاوڕێ و مەکە، ئەوە کەی هاوڕێنەوانە، ئەوەی گەورەترین کێشە بۆ تۆ دروستەکان. ئەوەی زۆربەی جارێمە کە هاوارمانە برادەری خراپ ئاوایە، بەڵام ئێمە ماڵین برادەری خراپ هەیە ڕاستە، بەڵام خۆیمە عەقڵمان هەیە. یعنی معقولە تۆ ئەو پارە جوانەی ئاوە دەست دەکەوێت بۆ ماندوو بوونەوە بۆ هیلاکی و یا ئەم لە مەعاشەکەی خۆی ئەداتێ توخوایەی بەو ژەهرە چ قازانجێکی لەکەی عەقڵەکەشە لە دەسەی ئەوەتان هیتە ماڵەوە شەڕەکەیت و کێشە بۆ مناڵەکانە دروستەکەی. ئەی باشە گەر خوا نەخواستە کچێکشتی لێکاتە ئێستا گەرە و کچە گەورە و خوا نەخواستە خۆی تووشی بەڵای بکردایە. ئەزانی من کەی ساتۆتە لام واللهی
کچە لە کۆلێجێکی بەرزە دەچەند نمونە هێناومەتەوە بۆ تۆشی هێنمەوەلانی تۆ جەنابێ نەو بیستە بێ خۆی تووشی بەڵایەک کردووە ئەڵم کچی من بۆن لە خۆ کردووە ئەڵە وڵا بۆی سەری باوکم شۆڕکەم یعنی چی سەری باوکە شۆڕەکەی وڵا باوکم ئەوەی کردو لەگە دایکم وای کردۆ خەریکی دوو لە ڕوویەوە بینە لەو بیستەر و ئەم میوانە بەڕێزانە هەر خەریکی ئافرەتی بەڕەڵڵا و لەش فرۆش و نازام چی دایکم جەڵتە لیا لەسەر جێ بۆی سەری شۆڕکەم و باوکیشم خەفەت خوا ئەمە لە کوردەواری مەسەلێکمان هەیە دوو لە ڕوویەوە ئەڵێ وەکو کەری دێستۆپینی خۆی زەرەری ساحێبی ئەی کاکە خوا نەخواستە کچەکە وەکۆ بیرکاتەوە ئەو کاتە چیەکەی ئەو کاتە ژنی دووەم فریاد دەکەوێت کە کچەکە و تووشی لادان بوو دوو مناڵەکەی تر تووشی انحراف بوو تووشی نەخۆشی گرفتێکی دەرونی بوو تووشی کزان سەد بەڵ هۆزانی ئێستا چواردەوەرمان چەند خەتەرە چی ژەهرە ڕێژن لە ڕێگەی ڕاگەیاندن و سۆشیال میدیا و نازان برادری خراپ چی ئەی تۆ نابێت تۆ سەبیر بکەیتەوە لە مستەقبەلی مناڵانەوە سێ مناڵ خستۆتەوە سێ مناڵی جوانە هەیە باش بۆی پەروەردە کردووی خێسانێکی باش هەیە خەزوورێکی باش هەیە کاکە تۆ بۆم شتە جوانانە نابینی بۆ تۆ بیری لە تەنیا یەک شتێکی توانێ بەرحاڵ من ناوبڕێک وەرەگرم دوایی یەی نەوانێ ئەم میوانە بەڕێزانەشمان هەیە بەشکم ئەوانیشە من هەموو جارە لەم عەقڵی دوو کەس لە یەکێ باشترە سێ لە دوو باشترە ئەمانیش بۆچوونی خۆیان هەیە تەجروبەیان هەیە لەوانەیە خەڵکو و ناسیاویان هەیە بەشکم لە ڕێگەی ئەوانیشەوە ئیشەڵڵا ڕێگە چارەی بدۆزینەوە و کاتە کە لێرە کۆتایی بە بەرنامەکانین جەنابە فکرێک گۆڕابێ ئەو لە سەد نەوێ لە 100 لەسەر حەقە تۆ لەوانی لە 100 لەسەر حەقی بەخوا لە 100 هەڵی هیوادارم ئینشاءڵڵا لە کۆتایی بەرنامەکە گۆڕانکاریەک ببێت لە جەنابتە بۆ ئەوەی ئاشتی بۆ خێزانەکەتان بگەڕێتەوە.